بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لەوە دەکەین کە گرتوخانەکان چۆن دەبنە وێستگەی بنیادنانەوەی مرۆڤەکان. لە تەواوی وڵاتانی جیهاندا گرتوخانەکان یا شوێنی چاکسازی کە ئەمە ناوێکە و دابڕێنراوە بەسەر ئەو شوێنانەدا یەکێکە لە وێستگەکانی دروستکردنەوە و بنیادنانەوە و چاککردنەوە یام چاکسازی دروستکردن لە ناخ و لە جەستەی مرۆڤەکاندا. لە هەرێمی کوردستانیشدا ماوەیەکی زۆرە چاکسازیەکان بوونیان هەیە و دەپرسین ئایا لە هەرێمی کوردستان چاکسازی زیندانەکان ئەو شوێنانی کە پێی دەگوترێت چاکسازی توانیویانە ڕۆڵی خۆیان ببینن یانە. لەم بەرنامەیەدا باز لە گرنگی بوونی چاکسازی لە هەرێمی کوردستان دەکەین و لەگەڵ میوانەکەم هەستیار عەلی توێژەری دەرونی باز لەو گرنگی و یان بایەخی چاکسازیەکانی گەوران دەکەین لە هەرێمی کوردستان. مامۆستاسیا زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس دەکەم، دەستان خۆش بێ بۆم دەرفەتە. سەرەتا پرسم زانم چاکسازی مەبەستمان لە چییە کە دەڵێن زیندانی چاکسازی یا چاکسازی گەوران مەبەستمان لە چییە؟ بەڵێ بە دڵنیاییەوە چاکسازی واتە دووبارە بنیادنانەوەی ئەو کەسانەی کە ڕەفتارێکیان کردو دژی کۆمەڵگا، با بڵێن ئەو ڕەفتارەی ئەو کەسانەی کە ئەنجامیانەوە ڕەفتارێک بووە لە ناو کۆمەلگا مەقبول نەبووە، بۆیە لە پای ئەو ڕەفتارێک ئەنجامیا و گونجاو نەبووە، با بڵێن دژی کۆمەلگا بووە، بۆ ئەوەی کە ئەم کەسە ئەو جۆرێک لەم ڕەفتارانە دووبارە نەکاتەوە، دەخرێتە ناو چاکسازیەکانەوە، بۆی دووبارە ناو چاکسازیەکانەوە لە ناو چاکسازیەکان ڕێ بخرێنەوە دووبارە بخرێنەوە ناو کۆمەلگا. بۆ واتایەکی تر با بڵێن بۆی کە بینەری بەڕێز بە باشی لەم بابەتە تێ بکات، ئەوەیە کە ئەم چاکسازیانە کار دەکەن لەسەر بنیادنانەوەی کەسەکان بۆ دوو بەوە ڕێخستنەوەیان بۆ ناو کۆمەلگا جارێکی تر. توانراوە لە هەرێمی کوردستان سەر لە مرۆڤەکان بخرێنەوە نێو کۆمەڵگە لە ڕێی چاکسازیەکانەوە؟ بە دڵنیاییەوە سەبارەت بەم پرسیارە ڕاستی لە چاکسازیەکانی هەرێمی کوردستانی خۆمان ئەوانەی ئەوەی تایوەنێ من ئاگادار بووم شارەزایم هەبێلیان لەبەرەوەی بارگرانێکی زۆر کەوتوتە سەر چاکسازیەکان و ستافێکی کەم لە ناو چاکسازیەکان هەیە، لەوانەیە وەکو ئاسی پێویست نەبێت کە سادراوەکان بتوانن لە ڕۆڵێکی بەرچاویان هەبێت لە دووبارە بنیانەوەیان بۆ ناو کۆمەلگا. تا ڕادێک هەوڵ درراوە، تا ڕادێک جوودێکی باش کراوە بۆی کە بتوانرێت لە ڕێگەی چاکسازیەکانەوە سەرجەم ئەو سادراوانەی کە دەچنە ناویانەوە بتوانن سوودمەند بن لێ دووبارە ئامادە بکرێنەوە بە ناو کۆمەلگا. وەکوی کە با بڵێن تا ڕادێکی زۆر ئەوەی کە من زانیارم هەبێت لە سەریان، تا ڕادێکی زۆر توانرا بێ هەموو کەسەکان سوودمەند بن لەو پلان و بەرنامەی کە چۆنەتی کەسێک ڕێگەخرێتەوە بە ناو کۆمەلگا. بەدڵنیاو ناتوانێت بڵین 100% ئەوە جێگیرکراویش بە هۆکاریەوەی کە بەشێک لە سادراوەکان دووبارە گەڕاونەوە بە ناو چاکسازیەکان باواتایەک بۆ شێوازە کە ئەگەر لە ناو چاکسازیەکانە باڵێن مەشازێکی زۆر منەظەم و شتەکان ڕێک خراپێت، باڵێن بۆ جۆرە کەسەکان بخرێتە ناو پلانەوەی کە بتواندرێت هەمووی سوودمەند بێت لە چۆنێتی دووبارە بنیانان و بە ناو کۆمەلگا، ئەو کاتە بە شێوازێکی تر مامەڵاکرێت لەگەڵ سادراوەکانە. بۆیە بە دڵنیاییەوە ناتوانین بڵین 100% چاکسازیەکان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە دووبارە ڕێخستنەوەی کەسەکان، بەڵام توانراوە ئەو پێشکەوتنێکی باشی بەخۆی بنیوە لە ماوەی داهاتوو. زۆر باشە. ئەو میکانیزم و پلان و هەنگاوانە کامانن کە لە چاکسازیەکاندا بەکار دەبرێن و کاریان پێ دەکرێت بۆ سەر لە نوێ بنیادنانەوە و دروستکردنەوەی مرۆڤەکان. بە دڵنیاییەوە چاکسازیەکان وەکەوەی کە هەیە ئەو زانیارانی کە لە لای ئێمان چاکسازیەکان بە دووبارە قوتابخانەکان ناو دەبدرێت، با بڵێن بە پەروەردەیەکی ڕئیسی دابدرێت. بۆیە ئەگەر ئەو سادراوانە با بڵێن ئەو چاکسازیانە ئەبێ بە شێوازێک مامەڵە بکەن، بە شێوازێکی ئەکادیمیانە مامەڵەکەن کە تا ئەوەی بتوانن سەرجەم سادراوەکان ڕێک بخەنەوە بۆ ناو کۆمەلگا. بۆیە گرنگترین میکانیزمەکان ئەوەن کە ئەبێ توێژەری پێویست لە ناو چاکسازیانە هەبێت، چونکە کارکردنی سادراوان و ڕێخستنەوەیان و دووبارە شیانەوەیان بە ناو کۆمەلگا ڕۆڵێکی بەرچاو دەکرێتە سەر ئەو توێژەرانەی کە لە ناو چاکسازیەکانان، چونکە ئەوان کار دەکەن لەسەرەوەی کە بە شێوازی زانستیانە سادراوەکان تەوعی ئەوان پێ بن کە ئەو کارانی کەوان کردن دژی کۆمەلگا یاخۆ با بڵێن ئەو ڕەفتارانی کەوان ئەنجامیاندا و دژی کۆمەلگایە ڕوونکردنەوەیان پێ بدرێتە سەبارەت بۆی کە ئەو کارە بەم شێوازە ڕێکخرێتەوە، یعنی بە جۆرێکی تر کە سادراوەکە وا لێ بکرێت، ینی توێژەرەکە بۆ جۆرە کاری لەسەر کاکە ڕێکی بخاتەوە بە ناو کۆمەلگا کاتێک کە چێتەوە تێبگات لەوەی کە ناو چاکسازیەکان چییە بۆی چۆن ڕۆلی بینیوە لەسەر ڕێخستنەوەی دووبارەی کارەکان. بۆیە بە بڕای من و ئەوەی کە من تێگەشتمە بچە چاکسازیەکان ڕۆلی بەرچاو یعنی توێژەری دەرونی کۆمەڵاتەکان لە ناو چاکسازیەکان ئەیبینن. و خاڵی دووەمیان ئەگەر
ئێمە قسە لەسەر بکەین لانی مادیە یاخود با بڵێن بژێوی کەسەکانە لە ئەو چاکسازیانە بۆیە بەداخۆ لە زۆربەی وڵاتەکانی دنیا ئەوەی کە من ئاگادارم لە وڵاتێکی گوستوی ڕێژێکی بەرچاو لە سادراون لە دەرەوەن با بڵێن تاوانیان ئەنجامداوە تاوانبارن لە دەرەوەن لەژێر چاودێری توێژەری کۆمەڵاتی و دەرونی کاری خوانەکەن با بڵێن بەو جۆرە سەرپەرشتیان نەکرێت بە ڕۆژانە ڕێخرێنەوە بۆی کە چۆن بتوانن کارەکانی خۆیان بکەن و کارەکان ئەنجام بدەن داخل لە دەروی چاکسازیەکان بێبێ بچنە ناو چاکسازەکانەوە بۆیە لانی مادی زۆر گرنگە لە ناو چاکسازیانەوە هێزی ئەمنی لە ناو شوێنانەوە بۆیە ئێمە من زۆر جار هەیە دیراسی ناو چاکسازیەکانەکە با بڵێن لە کەم تا زۆر کۆنتاکتم هەیە لەگەڵ چاکسازیەکانە بەشێکی زۆری ئەو میکانیزمانە لە توێژەر ئەتوانین بە میکانیزمێکی زۆر بە هێزا بدرێ بۆی کە دووبارە سادراوەکان شیانەوەیان بکرێ بۆ ناو کۆمەلگا و هێزی ئەمنی کە ئەوەش خاڵێکی زۆر بەهێزە بۆی کە دابدرێت چۆن تەسەسولی سادراوەکانی پێکرێت لە ئاسی مەترسی نزمەوە بۆ ئاسی بەرز و لانی مادی و ئەو ئەلەتە لە ڕووی وەرشە و با بڵێن ئەو جۆری خولی کۆمپیوتەرات و دەورە ئەوشانە بووە بە شازی گشتی مۆزەفی ئەکتیڤ با بڵێن مۆزەفی چالاک لەناو پرۆسە میکانیزمێکی زۆر باشە و میکانیزمێکی زۆر کەوتو بووی کە سادراوەکان بتوانن بە شازی زۆر باش شیانەوەی بکرێتەوە ئەنجا بخرێنە ناو کۆمەلگا یعنی ئامادە بکرێن و بە ناو کۆمەلگاکە زۆر باش بەدەر لە کۆمەڵناس و دەروونناسەکان چ کارکتەرێکی دیکەمان هەیە کە لەوێ ببێتە ئاراستەکار ببێتە ڕاستکەرەوە ببێتە ڕێنیشاندەری زیندان و گرتووەکان ئەوانی کە لە گرتوخانەکاندا زیندانن بەڵێ بە دڵنیایەوە ئەو کارمەندانەی تر بێجگە لە توێژەری دەرونی کۆمەڵاتەکان هێزی ئەمنی و بەڕێوەبەر و بەشی ئاینی تا چەند ڕۆلیان هەیە من مامۆستایەکی ئاینی بانگێشتیان بەرنامەیەم کە کەویژ یەکێک لەوانی کە مانگانەوە پێم وا بێ محازەرە و سەردان و کۆڕ و وتاروشتی هەیە بۆ ئەو زیندانیانە بەڵێ بە دڵنیایەوە مامۆستای ئاینی و ڕێکخراوەکان و هەموو ئەو ڕێکخراوانەی کە لە بواری مافی مرۆڤ کار دەکەن ئەو ڕێکخراوانەی کە لە بواری دووبارە تەوعیەدان بە سادراوەکان کار دەکەن هەر ڕێکخراوێک و هەر کەسێک کە لەو بوارە کار بکات کە سادراوەکە تێبگەنە لەو کارێکە و کردوێتی گونجاو نەبووە ناشیاو بۆ لە ناو کۆمەلگا بۆ ڕێخستنەوەی ئەم سادراوە هەر کەسێک کەبی کە ڕۆڵێکی بەرچاوی هەیە لەناوە مامۆسایانی ئانی بە دڵنیایەوە هەمیشە نەکرد لەوێ زۆر جارێ لە ناو کۆمەلگاش ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لەبەرەوەی کۆمەلگای ئێمە لە ئێستادا زەرورێتێکە بۆ داواکردنی لە مامۆسایانی کە ڕۆڵێکی بەرچاویان هەبێ لەوەی کە چۆن بتوانن کارەکانی خۆیان ڕێبخەن بۆیە نەک تەنها ئەو مامۆسایانی ئانی لە ناو چاکسازیەکان با بڵێن بەس سادراوەکان و چاکسازیان چونکە سادراو کاتێک کە چێتە ناو چاکسازیانەوە لە ئەو چاکسازیەکانەوە کە ئانەوێ ژیان بگوزارێن بە دڵنیاوە ڕوبەڕووی فشارێکی زۆرە بنەوە لە ناوخواانە بۆ تووشی گەورەترین گرفت دەبنەوە چونکە هەر سادراوی کە چێت ئەو شوێنە بەشێک لە ژیانی تەعمیمە بێ با بڵێن خێزانی لە دەستدەدا مناڵەکانی لە دەستدایە کار و کاسبەکەی لە دەستدایە بۆیە مامۆسایانی ئەنی ئەگەر لەو کاتەیە ڕۆڵیان هەبێ بۆ هێورکردنەوەی ئەمە تێبگەیاندنیان وەکو ئەو نمونانەی کە حەزرەتی یوسف کە هەی بۆ کاتێک کە خراوتە نێو بەندیخانەکە هەڵبەت حکمەتێکی تیا بۆ ینی مانای ئەوە نییە کە تۆ خراپێتە ناو چاکسازیەوە ئەیتر بەس تۆ تاوانباری لە ناو کۆمەلگای بۆیە بەدڵنیاوە ڕۆڵێکی باشی ئێوە ڕێکخراوەکانش بە هەماشەوە سەرجەم ڕێکخراوانەی کە لەباری لانی دەرونی کار دەکەن یاخود لەباری لانی کۆمەڵاتی یا لەباری پەروەردەی کارەکەن دەتوانن ڕۆڵێکی بەرچاویان هەبێت لە ناو چاکسازیەکانە بۆ دووبارە شیانەوەیان بۆ ناو کۆمەلگا و گەڕانەوەیان بۆ ناو کۆمەلگا زۆر باشە جاری وا هەیە سەتان کەس لە گرتوخانەیەکدا بوونی هەیە کە یەکیان لەسەر تاوانێکی جیاواز دەستگیر کراوە هەیە تاوانێکی بچووکە تاوانی گەورەتر ئەمە ئاساییە یان بۆ منە ئاسانم کە مامۆستایەکی ئاینی کۆمەڵناسێ دەرووناسێ بتوانێت پەیامی خۆی بۆ منە بدا بە گوێی 100 کەسا کە هەر یەکەیان تاوانی جیاوازی هەیە بەڵێ ئەوەی من ئاگادار بم ئێستا لە ناو چاکسازیەکانە خۆشبەختانە لە ئێستادا بەشێکی زۆری ئەو مادانە جاکراونەتەوە ینی هەر مادە و بە پێی ئاستی خۆی بۆنە ئەگەر مادی با بڵێن 24 مرور وەرگین یا خۆت با بڵێن 450 406 وەرگین ئەو مادانە جاکراونەتەوە لەوێ تەصنیف کراون بە شێوازی زۆر ئەکادمی و علمیانە جاکراونەتەوە لەنا ئۆشا دووبارە تەصنیفێکی تر کراونەتەوە بە پێی ئاسی مەترسی دانراون بۆیە کاتێک کەسێکی بەڕێز با بڵێن مامۆسایەکی ئاینی یاخود ڕێکخراوی یاخود توێژەرە دەرونی کۆمەڵاتەکان کە لە ناو چاکسازیەکانە کار دەکەن نان بە شێوازی گشتی کار بکەن لەسەر سادراوەکان ئەوان بەشەکانیان جا کردوتەوە وەکوی من ئاگادارم و زانیاری هەبێ لەسەرەوەی کاتێک کە تۆ توێژەرە دەرونیەکان با بڵێن لە مامۆسایانی ئاینی یاخود هەر ڕێکخراوێکە کارەکە دێ ئیشەکە لەسەر ئەو کەس سادراوی کە پێویستی پێێتی با بڵێن ئێستا گەر ئێمە مادی مرور وەرگین کاتێک کەسێک ئێوێ سیمینارێک بکات لەو شوێنە یاخود ئێوەی کار بکات لەسەر 24 مرور تەنها بەس لانی مرورەکە وەرەگرێت ئەو کەسانە کە لە ڕاڕۆی مرورەکە وەرەگرێت نان جۆرێک لە تێکەڵاو بڕووبات چونکە ئەوان چاکسازیەکان ئەزمونێکی تاڵیان لەسەر تێکەڵاوبوونی مادەکان لە ناو یەکات چونکە
بەشێکی زۆری ئەو ڕخنانی کە ئێمە ئەمانە زۆربەی کەس کە لە چاکسازیەکان یەکتر سەبارەت بە تێکەڵاوبوونی مادەکانە خۆشبەختانە لێسا لەناو چاکسازیەکان ئەوە جیاکراوەتەوە مادەکان جیاکراونەتەوە و لەنا ئەو شەکە جیاکراونەتەوە بە شازی تەسنیفی زانستانە دانراون بۆی کە مەترسی لەسەر یەکتری دروست نەکەن بە دڵنیایەوە ئەوانەی کە کار دەکەن لەسەر ئەساسی مادەکە کار دەکەن و لەسەر ئەساسی ضرورەتی کەسەکانە کار دەکەن با بڵێن زۆر کەسەیە لانی دەرونی تێکچووە ئەوە بە شازێکی ئەکادمیانە و بە شازی پلان و پلانی کە توێژەرە بەڕێزانە کە لەناو چاکسازەکانە هەڵبە دەبێت ڕۆڵێکی بەرچاوێ نەبێ داخلی دەورات کرابن سەبارەت بە چۆنێتی چارسەکەی لای دەرونی سادراوەکە سادراوەکە داخلی کەسانێک باڵن توێژەری لانی توێژەری دەرونی داخڵەکرێ نەک بۆ منە کەسێک کە لای دەرونی تاوانە بێت ئاراستی توێژەرێکی کۆمەڵات بکرێت بۆیە بڕام وایە کە لێسادا ئەگەر بۆ شازە ئەگەر خوانە خواستێکەڵی هەبێت لەناو چاکسازەکانە ئەوە جێگەی ڕخنە بنەوە دووبارە ڕێکخراوەکان زۆر جارێ ڕخنێکی زۆر لەسەر چاکسازەکان دروستەکەن سەر تێکەڵاوبوونە بۆ ئەوەی کە من ئاگادارم ئێستا لەناو چاکسازەکانە مادەکان جیاکراونەوە و لەسەر ئەساسی مادەکانیش کار دەکەن بۆ ئەوەی کە تێکەڵاویەک ڕوونەدا لەناو سادراوەکانە و نەبێت ئەوەی کە گرفت بۆ چاکسازەکان دروست بکات زۆر جا قسەیەکی دەگوترێ تاوانبارێ بە تاوانێکی بچووک لە کاتی بۆ منە کێشەیەکی لەگەڵ مرورێکدا لەگەڵ بۆ منە پۆلیسێکدا یان بۆ منە شەڕێکی کۆمەڵایەتیدا کە دەچێتەوەی تاوانێکی زۆر بچووکە لەگەڵ تاوانبارانێکدا کە تاوانێکی گەورەیان هەیە ئەم جۆرێک لە پەیوەندی لە نێوانیان دروست دەبێت سەرنجام ئەم کەسی کە تاوانە گەورەکەی کردووە زاڵ دەبێت بەسەر ئەم کەسەدا و ئەمیش فێری هەمان شتەکە ئایا ئەمە شتێکی ڕاستە لە نێو چاکسازیەکاندا بە دڵنیایەوە لە ئێستادا خۆشبەختانە ئەوی من ئاگادارم لەبەرەوەی ئێستا وەزارەتی کاروباری کۆمەڵاتی و حکوومەتی هەرێمی کوردستان چەند چاکسازێکی لە هەرێمی کوردستانە دروست کردوێتەوە ئەو شێوازەی جەنابی کە باسیەکەی ئەوە لە چاکسازیەکانی بڵین چەند ساڵی ڕابردووە ئەوە بوونی هەبوو وجودی شێ بچکە بۆ جۆرە لە تێکەڵاویەک لە ناو چاکسازیەکان لە ناو سادراوەکانە هەبوو باڵین زۆر جارەیە کە کاتێک ئێمە سەردانیشمان دەکرد و ئەچوشین بۆ شوێنە سێرمانە کرد 30-40 سادراو 50 سادراو لە ناو شوێنێکا بوو لەبەر بێ مەجالی لەبەر بێ شوێنی نەدەتوانێت تەصنیف کرێت لە ناو چاکسازیانە بۆی بەدڵنیاوە بە هیچ شێوەیە ئەوە ناتوانین ئێمە باڵین ینی وەصفێکی ئەو بکەین باڵین هەستەکانێ بۆ ئەو بکەین کە بڵین ئەم کەسە بەڕاستی شیانەوەی بۆ کرێت بۆ ناو کۆمەلگای بە مەرجێک ئەگەر تێکەڵاو بکرێت بەڵام ئێستا خۆشبەختانە لە چاکسازەکانی هەرێمی کوردستانە ئەو جۆرە تێکەڵاویان نەماوە ئێستا با بڵین مادەی مرور جیایە مادەی 393 با بڵین هەموو مادەکان 405 406 تیرۆر چواردەی مخەدەرات هەموو مادەکان جیاکراونەتەوە هەموو ئەو کەسانن کە نزیکن لێکەوە ینی مادەکانە لۆکو یەک وایە بۆیە لە ئێستادا ئەوە تا ڕادێک زۆر کەمە شتیوان ڕووبا با بڵین کەسێک ئەگەر تەنها لە ئەسنای ڕۆژانی مواجهە تێکەڵاو ببینیان یەکتری ببینین ئیشنا زۆر کەم ڕوئەدالەوەی کە با بڵین سادراوێکی مرور با بڵین چواردەی مخەدەراتێک بینێ و وابێ کۆنتاکە دروستکە لەگەڵێکە یاخود لە کاتەنە بڕام وایە لە کاتی مواجهە ئەگەروانە یەکتری ببینین ئیژنا شتێکی ڕۆیە ڕام ئێستا لە چاکسازەکانە جۆرێک لە دابشکارێکی باش کراوە لە چاکسازەکانە و ئێستا ئەو جۆرەی کە جەنابەت باسی دەکەی لە ڕابردووە بەڵە بە دڵنیایی و ڕخنێکی زۆر هەبوو لەسەر چاکسازەکان سەوەی کە خەڵکێکە بووە بە مادێکی ئاسایی هاتووە بەڵام دوای کە ڕۆژێتەوە بە مادێکی قورس هاتووە بۆ لەبەرەوەی تێکەڵ و پێکەڵی ناو چاکسازەکانە بەڵام ئێستا خۆشبەختانە جیاکارێکی باش کراوە لە ناو چاکسازەکانە ئەو بەرنامە و پلانەی کە هەریەکە لە بەڕێستان و کۆمەڵناسەکان مامۆستایانی ئاینی هەیەە بە تەوابوونی ماوەی یان بوون حکمی ئەو تاوانبارە توانیوتانە لە نێو دەروون و لە تێگەیشتن و بیرکردنەوەی مرۆڤدا بیچەسپێن و هیچ نەبێت لە کاتی ئازادبوونیدا مرۆڤێکی کامەڵ مرۆڤێک کە وازیە نابێت لەو تاوان و سەرپێچی کە بەهۆیەوە دەستگیر کراوە بە دڵنیایەوە ئەو توێژەرە بەڕێزانەی کە کار دەکەن هەڵبەت ئەمانە دەورێکی زۆر باشیان بینەوە لەسەر چۆنێتی ئەو پلانی سەلامەتی کە جەنابەت باسی دەکەیت بۆیە کاتێک کە سەدرا و داخلێک و چاکسازیانە بێتەوە هەر سادراوەکە چێتە ناو چاکسازێکەوە لە یەکەم دقەیەوە تا ئەو دقیقەی تەواو بێ بە پلان کاری لەسەر دەکرێت بۆ نمونە من لە سەردانێکم بۆ چاکسازی گەشتمەوە بڕای کە کاتێک کە سادراوێکە چێتە بۆ ئاسی خوێنەواری باش نییە با بڵێن یەکێک لە نمونەکان وەرگی کەم سادراو لە خوێندندا بڕاو خوێنەواری نییە ڕاستەوخۆ ئەوان لەوێت چیەکەن ڕاستەخۆم کەسە ئیجبارەکە ناچارێکن بۆی کە داخلی خوێندن بێ کە سادراوەکە چی خوێندی ئەمە یەکێک لەو خاڵە با بڵێن زعفانەی کە ئەو هەیە بۆ کە فرسەتی لێبینیەوە خۆ با بڵێن خۆی نەیتوانێت سوود لە خۆی بیناخۆ بەکاری بێنە لە ژیانی داهاتووە لەبەر نەخوێنەواری با بڵێن بەشێک لەوانەی کە لەناو چاکسازیەکانن ئاسی خوێنەواریان باش نییە بۆیە بە هەڵە دابراون با بڵێن تووشی کێشەی کراون بۆ یەکسەر ئەو توێژەرە بەڕێزانەی کە لەوێن یاخۆ با بڵێن ستافی ئەو کارمەندانی کە لەناو چاکسازیەکان ڕاستەوخۆم کەسە داخلی خوێندن نەکەن بۆ خوێندن سەرچاوی بەشێکی زۆری ئەو زانستەی کە ئەوان پێویستە بیزانن
هیانن پێویستە هیان بێ بۆ دەربازبوون لەو گرفتانێک کە لە داهاتوە تووشیانە بێ بۆیە کاتێک کە سادراوەکە ئەگەر ڕێ بە دوای ئەو تاقەوزێکی هێتی یاخۆ با بڵێن ئەو ئیمکانەتێک ئەو هێتی سود ئیش دەکەن لەسەر ئیمکانەتێک ئەو هێتی با بڵێن ئەگەر خوێندنەوەری نەبێ ڕاستەخۆ داخلی خوێندنیەکەن با بڵێن ئەگەر کەسێک بێ لەباری وێنە کێشانە باش بێ داخلی وێنە کێشانیەکەن لەباری کۆمپیوتەرە داخلی کۆمپیوتەریەکەن یعنی هەر بارێک لەم بارانە ئەگەر ڕێ بە دوای ئەو بەهرانی کەم سادراوە هێتی بەڵام ئەگەر بێت و سادراوەکە با بڵێن ئاسی مەترسی پەرز بێ لە ناو چاکسازەکانە ئەم سادراوە پلانێکی باشتری بۆ دانرێ با بڵێن وردە و دەتێگەندرێت دوای ئەو پرۆسەیەکی دوور و درێژ کە ئەوە لەوانە بڵم بەشێکی زۆری ئەوان وڵامێکی با بڵێن باشترمان بنەوە لەسەر ئەوەی کە ئایا پلانەکانیان چۆنە ڕایە خۆ بە چ شێوازێک سەرکەوتوترە بن لەسەر ماوەی بەڕێکردنی حکمی سادراو لە ناو چاکسازەکانە بۆیە بەدڵنیایەوە پلانی جۆرێتی دابشکردنی کارەکانی سادراوەکان بە جۆرێکە بێت کە خولیا و ئەرزوەکانی سادراو دۆزێتەوە بۆیە کاتێک کە خولیا و ئەرزوی سادراوەکان دۆزرێتەوە و بیشانی ئەدەی و پێ ئەڵی تۆم تاقەوزەت هەیە تۆ پێڵی ئەم ئیمکاناتت هەیە تۆ بەڕاستی ئەم بەهرێت هەیە چونکە بەشێکی زۆری بەداخەوە توانایەکی باشی بەڵام نایبینی لەبەرەوەی کەسیش نییە پێ بڵێ بۆیە کاتێک کە توێژەڕێک بەڕێزەکان یاخۆ با بڵێن کارمەدە بەڕێزەکان لەوەیە ئەم شتەی بۆ ڕوونەکەنەوە یاخود بیشانی ئەدەن بۆی خۆشبەختانە گاتەوە بڕای کە بەڕاستی ئەو تاقەوزێکی باشی سود لە تاقەوزەکەی بەکار سود لە تاقەوزەکەی وەردەگرێت و وەخرە سەر ئەو بارێک کە ئەو پێویستی پێێتی ئەتوانێت داهێنامکە لە ناو چاکسازەکانە زۆر باشە مامۆستا سیار عقوباتی بەدیلە یا یاسای جێگرەوە تا چەند لە چاکسازیەکانی هەرێمی کوردستاندا کاری پێ دەکرێت بەداخەوە ئەوە ڕەخنەی ئێمە و بەشێکی زۆری ئەو کەسانن کە لە ڕاستیە نزیکن لە بواری چاکسازیە و خۆ با بڵێن شارەزان هەیە لەبەر چاکسازیە چونکە ئەگەر بێنین بەرچاوی خۆمان من ئەوە کە زانیاریم هەیە با بڵێن لە چاکسازەکانە نزیکەی 2000 زیاتر لە 2000 کەس لە ناو چاکسازیەکانەیە ئەم 2000 کەس لە ناو چاکسازەکانە حکومەت بەخێوانەکە سەرژەمە خواردیان دەیاتێ یعنی مەصرفێکی زۆر و زەبەنە ئەدە بەم سازراوانە ئەگەر حکومەتی ئێرە پلانەکە بگۆڕێ بۆ عقوباتی بەدیلە با بڵێن بەشێکی زۆری ئەو سادراوانە چاکسازی ناگرێتەوە لە دەرەوەی چاکسازی ئیشیژەکە بە جۆرێک کە ئیشەکە ئەم سادراوە بەشێک لە بوچەکەی ئەگرێتەوە بۆ حکومەت و حکومەت توێژەری بۆ سەرپەرشتیشیەکە و بەشێکی گەڕێتەوە بۆ خانەوادەکەی و چاودێری ماڵ و مناڵەکەشیەکە بۆ ئێمە گەورەترین کێشەی ئێستا ناو چاکسازیەکان ئەوەیە کە ڕێژێکی زۆر سادراوی تیا ئەم ڕێژە زۆرە سادراوە خانەوادەکەی کەس نە سەرپەرشتی بکە با بڵێن ئەگەر برایەکی بێ یاخود کەسێکی بێ مەصرفی بکە هیچ کەسێک ناتوانێت مەصرفی بکات چونکە ئێستا وەزعی مادی ئێستا هەرێمی کوردستانی خۆمان خۆی خراپە جا بۆ سادراوێک کە با بڵێن هاوسەری شیە بێ و دوو مناڵشیە بێ کێ دەتوانێت بژێوی ژیانی ئەم سادراوە دابین بکە بۆیە ئەگەر عقوباتی بەدیلە بخرێتە کار ئێمە تەمەناکەین لە ماوەیەکی نزیکە حکومەتی هەرێم و پەرلەمان ئەو یاسانە هەموار بکرێتەوە بۆی عقوباتی بەدیلە بخاتە کار بۆی بەشێکی زۆری سادراوەکان بتوانن لە دەرەوەی چاکسازەکانە کار بکەن و بگەڕێنەوە بەناو کەسوکاری و سەرپەرشتی ماڵ و مناڵەکانیان بکەن بڕوام وایە کە ئەمە لە زۆربەی وڵاتەکانی دنیا سەرکەوتووترین پلان بووە یاخۆ با بڵێن باشترین پلان بووە حکومەت بۆ هەرێمی کوردستان ئەمە سەرکەوتوو بێ یان بۆ منە وڵاتی وەکوڵێ وڵاتی قەزا و قەدەر تۆ زیندانی ئازاد دەکەی لە پارکێکە لە شوێنکی گشتیا کاری پێەکەی کێ زەمانەت چیەکە وڵات بەجێ نەهێڵێ ڕوونەکاتە وڵاتێکی دیکە بڕام وایە ئەگەر سادراوێک تی بگەێنیت و بۆی ڕوونکەیتەوە بڵێ بەڕێزت تۆ تاوانێکت کردو ئەمە تاوانەکەی ئەمە باجەکەیتی من ناتخەمەنەوە بەندیخانەوە بەڵام جەناب ڕۆژانە بۆ ماوەی 3 ساعت ئەچی پارکی ئازادی پاکەیتەوە طبعاً عادەتەن ئەم شتانە بە پلانەکرێ ئەو کەسێک کاتێکە چێتە پارکی ئازادی چێتە پارکی دایک با بڵێن چێتە مزگەوتێک پاکاتەوە با بڵێن قوتابخانەیەک پاکاتەوە هەر شتێک لەم کارانی کە بەم کەسە ئەسفێردێ ئەو کەسە لەو شوێنە سەرپەرشتی ئەکات طبعاً تەوقیعیە بێ ئیمزای بێ لەو شوێنانە بۆیە بڕام وایە هیچ سادراوێک لەو شوێنە ناگاتەوە قەرعەتی کەڕا بکە ئەو سادراوانی کە بەشێکی زۆری کە ڕاکەن لە تاو بێدەرەتانی و بێژیانی خوان ڕاکەن چونکە هیچ حلێکی نەما هیچ ناچارێکە تۆ کاتێک کە فرسەتێکی بچووکی ئەدێتێ ژیان بەڵام ئەگە فرسەتێکی گەورەی لە ژیانە بێتێ هیچ پێویستی بەوە نەڕاکە بۆیە کاتێک سادراوەکە بە خۆشحاڵی و پێشوازی لەم بابەتەکە گە بڵێ من عقوبەی جەناب لەبەرەوەی بچیتە ناو چاکسازیەکانەوە تۆ 24 ساعت من خزمەتت کەم یا داد ببڕێنم لە ناو کەسوکارەکەتە تۆ ڕۆژانە 3 ساعت بۆ 4 ساعتەی ئەو شوێنە پاکێتەوە با بڵێن ئەوی شاکەی یا ئەو کاراکەی بەژێر چاودێری ئەو شوێنە دوای گەڕێتەوە بە ناو کەسوکارەکەت سەرجەم سادراوان بڕام وایە کە لە سەدا 90 بۆ لە سەدا 100 سادراوەکان پێشوازی لە هەنگاوەکەن چونکە ئەو پێی خۆشە لەبەرەوەی هیچ نەبێشەوەکە لە ناو خانەوادەگی خۆیاخەوێ بۆچی تا ئێستا یاسای جێگرەوەیە کاری پێ ناکرێ ئەم هەر بۆ نەخراوەتە بواری جێبەجێکردنی یان بیری لێ نەکراوەتەوە بەدڵنیا ئەمە پێویستی بە هەمارکردنەوەیە ئەم پێویستە ئەم قانونە لەلایەن پەرلەمانی بەڕێزەوە ئەنە پەرلەمانە بەڕێزەکان و قانونە هەمار بکرێتەوە بۆیە لە ڕاستیە تا ئێستا کە نەچووە لەوانە بڵێن بەشێک لە خەمسادی بۆ پەرلەمانە بەڕێزەکان بگرێتەوە بەشێکی دریشی ئەوەیە کە بەڕاستی ئەمە قوەیە توانای ئیمکاناتی چونکە ئاسان نێتەوە سادراوێک با بڵێن بەدیلی ئەوە بیخیتە ناو شوێنێکەوە ئەبێ بەرنامەی بۆ دابنێ کاتێک کە سادراوێ ئەبێت چێتە مەکتەبێکەوە با بڵێن مدیری ئەو مەکتەبە بە شازێک ئەکادیمی سەر تێبگەێنرێت کەم سادراوە کاتێک لای جەنابەت ئەمە کارێکات بەڕاستی ئەمە
پلانێکە دوورمەودایە بێ بە شازێکی زۆر باش و ئەکادیمیانە تۆکمە کاری لەسەر بکرێت بەڕاستی پێڵم ئاسان نییە بەس تەنها ئێمە کار بکەین لەسەرەوەی بڵێن عقوباتی بەدیلە بە هەبێت و هیچی تر چونکە لە ڕاستی ئەبێ بە شازێکی زۆر بەرنامە ڕێژی بۆ دابدرێت بۆی کە سادراوەکە زەرەر نەکا و حکومەتیش زەرەر نەکا لەم کاتەیە ئێمە ئیشەکەین بۆی کە سادراوەکە لە ڕووی دەرونیەوە و لە ڕووی کۆمەڵاتی و خێزانەوە سەرکەوتوو بێ چکە بەداخەوە لەم ئێستا ئێمە بەشێکی زۆری و سادراوانی کە لە دەرەوەن ینی بەشێکی زۆریان مناڵەکانە لە نازی دایک و لە نازی باوک بێ بەشە ینی ئەم بۆشاییە باڵێن لە نازی باوک بێ بەش بوون بەڕاستی ئیشکالەتی گەورە بۆ سەر ئەو مناڵە دروست دەکات یعنی ئەگەر ڕۆژانە کەسێک سەردانی ئەو چاکسازانە بکە کەسێکە بە سەدان مناڵ ئەچێ بۆ ناو باوکی ئەبێ باوکی بینە ناو چاکسازەکانەوە ئەمە چ کاریگەریکی دەروون لەسەر مناڵە دروست دەکات چ کاریگەریکی دەروون لەسەر ئەم خێزانە دروست دەکات ڕاستی ئەمە ئیشکالاتێکی زۆر گەورە بەسەر مناڵەکەش بۆ سەر خێزانەکە دروست دەکات بەڵام ئەگەر بیگۆڕین سپێنە بۆ کوڕەکەشی ڕوونکەیتەوە یاخو بۆ کچەکەشی ڕوونکەیتەوە بۆ خێزانەکەشی ڕوونکەیتەوە بەڵێن عقوبەی باوکت لەبەرەوەی تاوانێکی کردو ئەم تاوانەی ئەم دژی کۆمەلگایە دژی عرف و عاداتی کۆمەلگایە دژی قانونە باجی ئەم تاوانەی کە ئەم کردوێتی ئێمە ئەم سزایەمان بۆ داناوە بەدڵنیاوە کوڕەکەشی ینی خۆشحاڵی دەربڕێ سەبارەت بەمە دەکرێت زۆر جارێک کوڕەکەشی هاوکاری بێ وە کوڕەکەشی پێشوازی لەو دەسەڵاتەکە گەر بەم جۆرە مامەڵە بکە لەگەڵ باوکی ئەگە تاوانێکی ئەنجام دابێ ئەمە بەتایبەت بوو تاوانانە بێ کە ڕاستیە سووکن ئاسانن با بڵێن جەریمەیەکی زۆر نییە خود با بڵێن کاری لەسەر ئەو نەکراوە با بڵێن سپێنە تۆڵی لە بسەندرێت ئەو بۆ ئەو تاوانە بچکۆلانە ئەبێ با بڵێن کە توانای ئەوەیە لە دەرەوە بژی و با بڵێن سەرپەرشتی کارەکانی بۆ کرێت بۆیە بەدڵنیایەوە ئێمە ئەبێ حسابی ئەو کەین بەڕاستی بەڵام تا ئێستا لە هەرێمی کوردستانی خۆمان بیر لەوە نەکراوەتەوە کە ڕۆژانە سەدان مناڵ سەدانی و چاکسازیانەکە و ئەو خێزانە سەدانی و چاکسازیانەکە لە ڕووی دەرونی ئەوە چۆنە بۆیە ئەگەر بەحسێ بکرێت دڵنیا دەکەمەوە نەتیجەیەکی سلبی ئەدا بە ئێمە کە بەشێکی زۆری ئەو مناڵانە کە ینی ئێمە بەشێکی زۆری کە ستادراون سەردانی بکەی ستادراوە هەبووە لەوێ بۆ ئێستا کوڕەکەی 15 ساڵە 16 ساڵە بۆیە ئەمە بەڕاستی ئیشکالاتە ینی کوڕ و کچەکانی جۆرێک لە ناومێدی ڕوو لەم کەسانەکە جۆرێک لە شکست ئەگەر با بڵێن سەرکەوتووترین کەسیش بێ ناتوانێت سەرکەوتوو بێ لەبەرەوەی کە بیر کاتەوە کە باوکی بۆ جۆرە مامەڵەی کردو یاخود باوکی لە شوێنەیە بۆیە بەدڵنیایەوە لێ ڕێشتەمە ناکەم ئەندا پەڕۆمانە بە ڕێزەکان ینی بە بڕای من باشترین کار ئەوەی کە لە ئێستا دەبیکەنەوەی کە و قانون هەموار بکرێتەوە عقوباتی بەدیلە کار بکرێت بەڵام بەدڵنیایەوە ئەبێت لە عقوباتی بەدیلە پرس و ڕاش بە کارمەندەکانی ناو چاکسازیەکان بکرێت و ڕێی سەر توێژەرەکان وەرجی لەسەر ئەمە و ڕێی بەڕێوەبەریش وەرجی لەسەر بابەتە زۆر باشە پابندبوونی هەر گرتوویەک یاردە زیندانیەک بەو یاسایی هەیە و ڕێزگرتن لە کۆمەڵناس و دەرووناس و مامۆستایانی و هەموو ئەو کارمەندانی کە لە گرتوخانەکاندا هەیە و هیچ نەبوونی هیچ مخالفە سەرپێچیەک ئەمە نابێتە هۆکاریەوەی کە ماوەیەک مانگێک دوو مانگ سێ مانگ لەو حکمی کەیەتی کەم بۆی کەم بکرێتەوە سەبارەت بۆی ئەگەر سادراوەکە با بڵێن زۆریش باش بێ بەدڵنیاوە ئێمە قانونێکی لەو جۆرە نییە لە هەرێمی کوردستانی خۆمان با بڵێن لە پای ئەو باشبوونی ئێمە ئەو ئیمتیازەی بێنێ با بڵێن ماگەی لە حکومەکە کەم بکەینەوە ئەمەژە چیتر بابی عقوباتی بەدیلەوە با بڵێن سادراوێکەیە لە ناو چاکسازەکە ئەوی من ئاگادار بم با بڵێن ماوەی تەمەنی 7 ساڵە لەوێ هیچ مخالفێکی نییە یعنی تۆ سادراوێک بێنە بەرچای خۆت با بڵێن 10 ساڵە لەوێ هیچ مخالفێکی نییە ئیتر چی بەتەمای چی لەم سادراوە با بڵێن تەمەنە چی کەی لێ داوا لێکەی یعنی ئێمە لەناو خۆشمانە لەناو کۆمەلگای خۆ لەناو خێزانەکانی خۆشمانە لە ماوەی 7 ساڵە ناتوانین وەکو پێویستی سەزاماتێکی تاواتیمانە بێ ئیشکالاتێک شتێک هەر ڕووەدا سادراوە لەناو چاکسازیەکانە با بڵێن 10 ساڵ حکمی خواردەوە 15 ساڵ حکمی خواردەوە ماوەی 10 ساڵە لەناو چاکسازیەکانە هیچ مخالفێکی نییە لەبەرەوەی ئێمە ناتوانین لە قانونەکە هیچ توێژەرێک و هیچ کارمەندێک ناتوانێت لە قانونەکە لا با بڵێن لە پای ئەو چاکبوونی ئەم ئیمتیازێکی بەمە با بڵێن بڕۆ دەرەوە تۆ بڕۆ لەناو خێزانەکەی خۆتا بژی بۆیە ئەگەر حکومت بیر لەمە بکاتەوە با بڵێن ئەوەی جەنابەت شتێکی بیر من خستەوە با بڵێن لە ماوەیە خۆشبەختانە ئەوەی کە من ئاگادارم لەناو چاکسازیەکانی بەتایبەت چاکسازی سلێمانی پرۆژێ کتێب خوێنەوە هەبوو سادراوە ئەوەی کە من ئاگادارم لە ڕاگەیەنەکانەوە 400 کتێبی خوێندوێتەوە خوێنەوەی 400 کتێب ماناوی سادراوە ئیسلاح بووە ماناوی چاک بووە ئەگەر پرسیار لە ڕەفتار و هەستوکەوتیشی بێت دڵنیایە هەر کەسێکی باش بووە سادراوە هەبوو یەکەم بوو لەو پرۆژەیە دووەم بوو لەو پرۆژەیە بۆیە ئەگەر جۆرێک لەم کێبڕکێ شەریفانە لەناو سادراوانە دروست بکرێ باڵێ هەر سادراوە کتێبێ بخوێنێتەوە ماوەی تۆ مانگێکی بۆ حکم مانگێکی بۆ لابێ دڵنیا دەکەمەوە لە 90 سادراوەکان بەژاری پرۆژانەکە من خوێنەوەڕەکانی هەوڵ دەدەن خۆیان خوێنەوەکردن و بەژاری پرۆژە بن بۆیە لابردنی ماوەی حکمێک لە سادراوە لەناو چاکسازیەکانە بەشێکی زۆری سادراوەکان زیاتر لە جاران پابەندەکە بۆ یاسا و قانونانێک کە لەناو چاکسازیەکانە هەیە بۆ ڕێزگرتن و احترامێکی مە باسی دەکەین بەرامبەر بە کارمەندەکانە بەڵام جۆرێک لە ناومێدی ڕوو لە سادراوەکانەکە بەداخۆی ئێڵەم سێرەکە ماوەی 15 ساڵ ماوەی 2 ساڵ لا ئاچێت تەنها جۆرێک وازام لە قانونێکی کە ئیش ئیفراز شەرتیە کەم سادراوە لە ماوەی ساڵێکە 3 مانگی بۆ لاچێت ئەویش
لەپای ئەوەیە کە با بڵێن ئەگەر هیچ مخالفێک ئەو شانە نەبێت 3 مانگی بۆ لاچێ بەڵام ئەگەر با بڵێن ئەمە تا ڕادەیەک باشە بەڵام ئەگەر لەم باشتریشمانە ئێمە ئەوەیە کە ئەگەر بۆی سادراوەکان چێبڕکێکی شەریفانە لەناو سادراوەکانە دروستکەین لەباری کارکردن لەباری داهێنانە لەباری خوێندنەوەی کتێبە لەباری پرۆژەی فێربوونی زمانی ئینگلیزیە لەباری کۆمپیوتەرە لەباری ئایتیە هەر بارێک لەم بارانە گە سادراوەکەی چێبڕکێکی شەریفانی بۆ دروستکەین بەدڵنا بەشێکی زۆری سادراوان لی سوودمەند نەبن و دەتوانین استفادەیەکیشی لێ بکات لە داهاتووەکەیەتە ناو خێزانەکەی خۆی. زۆر باشە بەست لە کتێب کرد. کتێب چه ڕۆڵ و پێگەیەکی لە گرتوخانەکاندا لە چاکسازیەکاندا هەیە و ئایا شوێنی گونجاو کەشی گونجاو هەیە بۆ خوێندنەوەی کتێب و بە پێ و زانیاریان کە جەنابەت هەیە ئاستی خوێندنەوە لە نێو گرتوخانەکاندا لە چه ئاستێکدا یان بۆ منە ئەو زیندانیان تا چەند پەرۆشن تا چەند ئامادەیان هەیە کە کتێب بکەنە هاوڕێی خۆیان و لەو تەنیایی و لەو بێ هاوڕێتی خۆیاندا کتێب بکەنە باشترین هاوڕێی خۆیان. بەڵێ بە دڵنیایەوە کتێب ڕۆڵ و پێگەیەکی بەرچاوی هەیە لە ناو چاکسازیەکانە چونکە سادراو با خوێندنەوەی کتێب وعی زیادەکە ئاسی ڕۆشنبیری زیادەکە ئەمەژمانە ئەوەیە کە لەکدانەوە و شیکنەوەی بۆ ڕووداوەکان باشتر دەبێت لە کەسێک کە کتێب ناخوێنێتەوە خۆشبەختانە لە ماوەیە کە من ئاگادار بووم لە چاکسازی سلێمانیە پرۆژێکی کتێب خوێنەوە بە ناوی کتێب باشترین هاوڕێی مرۆڤە چۆ بواری جێبەجێکردنەوە لە سەرەتادا تا ڕادێک ساردی و سڕێکی پێوە دیار بوو بڵێن جۆرێک لە تا ڕادێک پێشوازێکی باش نەبوو بەڵام کە سادراوەکان بیریان لە ئیمتیازەکان کردەوە بۆ نمونە ئەوەی کە من ئاگادارم ئەو سادراوی ئەگەر یەکەم و دووەم و سێم بێ ماوەی 4 ڕۆژ مۆڵەتی پێدەدرێت بچێتەوە ناو کەسوکارەکەی خۆی لە پای مۆڵەتەکەی خۆی حەق و حسابەکەی خۆی 4 ڕۆژ مۆڵەتی پێدرێت بۆیە ئەمە وای لە سادراوان کرد گروتینێک لە جاران زیاتر بخاتە خاڵەوە بخاتە فکر و زەهنێ و بۆی کە بەژاری لە پرۆژەی کتێب خوێنەوەکە بکرد خۆشبەختانە ئەمە بڕام وایە کە یەکەم جارە لەسەر ئاستی تەنانەت عێراق و تەنانەت لە ئاسیشە ئەمە یەکەم جارە پرۆژێکی وا باش واجوان لە ناو چاکسازیەکی وەکو چاکسازی گەورەی سلێمانی کورە بەڵام بەداخەوە زۆر کەم گرنگی پێدرا لەلایەن ڕاگەیاندکارەکانەوە و لەلایەن کۆمەلگاشەوە زۆر بە سارد و سڕی گرنگێکی پێش پێدرا بەڵام ئەگەر ئەوە لە شوێنێکی ترا بووە ئەگەر با بڵێن لە هەر شوێنێکی وڵاتێکی دنیا بووە لەوانە با بڵێن بۆ ماوەیەکی مانگێک سەر تاپە لەسەر پرۆژەیەکی لەو جۆرە کارە ئیشان دەکرد چونکە بەڕاستی بەشێکی زۆری سادراوای لە هەر سوودمەند بوو لە پرۆژێک کتێب خوێنەوە و بەشێکی زۆری سادراو ئەوەی کە من ئاگادارم ئەو ڕێژە زۆرێک کە سادراو بەشداری ئەو پرۆژێک کتێب خوێنەوە کردووە هیچ یەکێک لەو سادراوانە هیچ تاوانێکیان ئەنجام نەدا با بڵێن هیچ مخالفێکی بچکۆلەشیان ئەنجام نەداوە لە ناو چاکسازیەکانەوە مانای ئەوەیە ئەو کتێبە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لەسەر سادراو بۆیە ڕام وایە کە کتێب لە ناو چاکسازیەکانە ڕۆڵێکی بەرچاوی هەیە و سادراوێکی زۆریش پێشوازی لە ماکە و ئەوەی کە من ئاگادار بم لەنا ئەو ژینگەی لە ناو چاکسازیەکانە کتێب مەرغوبێکی زۆری هەیە و خۆشەویستێکی زۆری دروست کردو لە ناو سادراوەکانە و سادراوێکی زۆریش ڕوو لە کتێبخانەکانەکەن و کتێبێکی زۆر باش خوێنەوە ئەو کتێبانەی بەتایبەت سوودی لێ ئەبینێ. زۆر باشە هیچ ڕێژەیەکت لایە کە ئاماژە بەوە بکە کە لە گرتوخانەکاندا ڕێژەی خوێندنەوە چەندەوە هەر زیندانیە لە ساڵێکدا چەند کتێبی خوێندێت بەدەلەوەی کە جەنابەت ئاماژە بەوە کە لە ڕاگەیاندنەکان بازەوە کرا کە زیندانیەوە هەبووە 400 کتێبی خوێندوێتەوە ئێوە وەکو خۆتان وەدی کە بەدەوەداچوونتان کردووە ڕێژەی خوێندنەوە لە نێو زیندانیەکاندا چەندە؟ والله من هەر لێرە لە بەرنامەکەی بەڕێستەوە لێرە ئاراستەی چاکسازیەکانی یاریمی کوردستانەکەم و بەتایبەت توێژەرە بەڕێزەکان و بەتایبەت ئەوانەی کە سەرپەرشتیاری کتێبخانەکانەکەن چۆن ساڵانە ئاماری سەر تاپە ئیش و کارەکانی خوان ڕاگەن خۆزگە تەمەناکەم ڕۆژێکیش بێ ئەوانیش ئاماری خوێندنەوەی کتێبەکانی خوان ڕابگەن ساڵانە کە ڕژەی چەند کتێب لە ماوەی ساڵێکە خوێندراوە چەند کتێب ئیستیعارە کراوە بەدڵنیایەوە پێ دەڵم کە ئەوەی کە من ئاگادارم ڕژێکی بەرچاو لە کتێب با بڵێن ئیستیعارە دەکرێت و دەخوێندرێت و دەگەڕێتەوە بەڵام وەکو ئەوی ئامارێکی دەقیق لەبەردەستمان بێ نەخێر هیچ ئامارێکی دەقیق لەبەردەستی منان نییە بۆی کە دڵنیا بین لۆی کە ڕێژەی چەنە کتێب خوێندرێت لە ناو چاکسازیەکانە بۆیە لێرەوە منم پایامە ئاراستەی سەرجەمە و کارمەدە بەڕێزانەی ناو چاکسازیەکانەکەم خۆزگە لە ساڵانی ئایندێترە کاتێک کە ئاماری ئیش و کارەکانی خوێندنەوە ئاماری ئەوش خوێندنەوە کە ڕێژەی چەند کتێب ئیستیعارە کراوە چەند کتێب خوێندراوەتەوە چەند کتێب گەڕێنراوەتەوە بڕام وایە کە ئەمە لەوانەیە بڵم زەنگێکی باش بێ بۆ کۆمەلگاوە خەڵکێکی زۆر باش ئیسفادە لەوەکە ئەمە بەناوی جەنابیشتەوە سپاس دەکەم کۆ پرسیارە بیخستنەوە چکە لە ڕاستی ئەمە خەڵکی زۆر ئیجابێکە چاکسازیەکانی یاریمی کوردستان لەم ڕۆبەداوە پێڕێوی ئەو خاڵە بکەن. جۆر و ڕێژەی کتێبەکان چین؟ ئایا زیندانی خۆی لە دەرەوە دەتوانێت لە ڕێی کەسوکاریەوە کتێبەکان بخوازیان بمونە کۆمەڵێک کتێبی دیاریکراون هەر دەبێ بمونە ئەو کەسانی کە باڵا دەستن لە هەرێمی کوردستان هەر دەیانەوێت ئەو ئایدۆلۆژیا و فکر و بۆچوونەی کە خۆیان هەیە دەیانەوێت زیندانیش هەر ئەوە بخوێنێتەوە ئایا بۆ زیندانی ئازادە لەو کتێبەی کە خۆی دەیەوێت و حەزیلێتی ئەوە بخوێنێتەوە؟ بەدڵنیایەوە لەگەڵ ئەو بۆچوونەی تۆ ئەگەر هاوڵاتیانیش بۆ جۆرە مامەڵە بکەن کە
دەسەڵاتدارێک دەسەڵاتی بەرەسەر بەم شتیوانە چکە لە ڕاستە مافی مرۆڤ ینی سەیتەرێکی زۆر باشیە و ڕێکخراوەکان و بەردەوام خەڵکانێک سەرپەرشتیەکەن ئەندا پەرلەمانە بە ڕێزەکان و سەرجەم ئەو لایەنێکی پەیوەندیدارن چاودێری گرتوخانەکان چاودێری چاکسازیەکانەکەن بۆیە بە دڵنیایەوە سادرا و ڕۆژانە خشتەی باڵین کتێبەکان ئەو کتێبانە چەند کتێبێکن بڵین خشتەکانیان لە چەند کتێبێک لە ناو کتێبخانەی ناو چاکسازیەکانە بێ ئەوەی کە من ئاگادارم سەرجەم ئەو کتێبانە لە خشتێکە ڕۆژانە ئەگەڕێ بە ناو قاعەکانەوە پیشانی سادراوەکانی دەن سادرا و بە ڕەغبەتی خۆیت ینی ئیجبار ناکرێت لەسەرەوەی کە ناچار ئەو کتێبە بخوێندرێتەوە و بە ئارەزوی خۆی کتێبەکەی خۆ لە بژێرێت و بە ئارەزوی خۆشی کتێبەکە دەستنیشان دەکاتەوە بۆشی بیخوێنێتەوە تەنها من ئاگادارم تەنها ئەو کتێبانەی کە ئەگەر بۆ جۆرێک لە تێکچوونی فکری کەسەکە با بڵێن جۆرێک لە عنسوریەت یا بڵێن جۆرێک لە شەڕانگێزی کەسەکە ئاراستەی فکر و بۆچوونی کەسەکە بگۆڕێ بۆ ئیسادراوەکە بگۆڕێ بۆ ئەو جۆرە ڕەفتارانە بڕامایەکە و کتێبانە مەمنوعکرێن لە ناو چاکسازیەکانە هەڵبەت ئەوە لە ناو پرۆسی چاکسازیش ئەوە جگای نابێتەوە چکە بۆچوونی گۆڕینی کەسێک بۆ تووتیژی واخۆ با بڵێن بۆ حاڵەتی ئینفعالۆشانە ئەو کتێبانە ڕێگە پێدراونین هەب بۆ ناو چاکسازیەکان نەک ئەوەی کردوێ بێ بەڵام سەرجە ئەو کتێبانێک کە لە ناو چاکسازیەکانن سادرا و مافی خۆیەتی و ئەتوانێت زۆر بە ئازادانە داوای ئەو کتێبە بکات و ئەو کتێبی مەبەسێتی بێنێت و وەریگرێت و بیخەنێت زۆر باشە تەمەن و ڕەگەزی زیندانیەکان لە چه ساڵێکەوە بۆ چەند ساڵی تێدایە بۆ منە بچووکترین تەمەن تا گەورەترین تەمەن و ئایا تەعاملکردن بۆ منە لەگەڵ گەنجێکدا ئاسانترە بە نسبەت ئێوە وەکو دەروونناس و کۆمەڵناس و مامۆستایەکی ئاینی کە لەبێ بوونیان هەیە یان بۆ منە لەگەڵ پیاوێک کە تەمەنی گەشتۆ نزیکەی 50-60 ساڵ بەدڵنیایەوە جیاوازی هەیە هەم لە نێوان گەنجەکانەوە هەم لە نێوان بەتەمەنەکانە حەجب ئاسی سەقافی ڕۆشنبیری سادراوەکە لەم کاتەیە ڕۆڵێکی بەرچاوی هەیە چکە گەر سادراوەکە ئاسی ڕۆشنبیری باش بێ با بڵێن لە مستەوای ئەوە بێ کە بتوانێت ئیستیعابی ئەو پێشوازی ئەو پرۆژە و کارانەی کە توێژەرەکان پێشکەشی بە سادراوەکان ئەگەر بتوانێت ئەو ئاسی ڕۆشنبیری باش بێ بەدڵنیاوە گۆڕانکاری بەسەرا دێ بەڵام لە هەردوو بارەکە هەردوو لاکان ئیستیعابی باشی هەیە چکە بەڕاستیە لە سەدا با بڵێن لە ساعت 90 ئەو سادراوانی کە دەچنە ناو چاکسازیەکانەوە گەنەوە بڕای کە ئەو کارەی ئەوان کردویانە باش نەبووە ئەو کارێک کە ئەوان کردوێنە پێچوانی کۆمەگا بۆیە خودی دانان بەمە خودی اعترافکردن لەسەر ئەوەی کە بەڕاستی ئەو کارێک و کردوتی باش نییە بەشێک لە پرۆسی ئیسلاح ئەدا بە توێژەرە بەڕێزەکانەوە بە ئەو کارمەندانی کە لەناو چاکسازیەکانن بەڵام لە کاتێکە پرۆسی چاکسازی قورزە بێت کە ئەو سادراوە با بڵێن ئەو کەسە داننێ بۆ حقیقەتێک کە هەیە یاخۆ با بڵێن نکوڵی بکە لەو تاوانەی کە ئەو کردوێتی وای دابنێ وا بیر بکاتەوە کە ئەو تاوانی ئەو نییە و با بڵێن خۆی بەڕاست بزانێ لە کاتێکە با بڵێن خۆی بەڕاست بزانێت کە ئەو تاوانەی کە ئەو کردوێتی بەڵە حەق و لەسەر ڕاستە جۆرێک ئەلەم جۆرانە بڕامایە کە کارمەندەکان هیلاکترەکە مادووترەکە لەسەر داخلبوون بەناو پرۆسی چاکسازی بۆیە جۆرێک لە ناڕوونی دروست دەبێت لە پرۆسی چاکسازی بۆ سادراوەکان کەسێک کە خۆی بەڕاست بزانێت و کە تاوانێکیشی کردو جەریمەیەکیشی کردو هاتووەتە ناو چاکسازیەکانەوە بڕامایە کارێکی قورس بێ بەڵام سەر تاپە سادراوەکان ئیستیعابێکی باشیان هەیە بۆ داخلبوون بۆ ناو پرۆسی چاکسازی هەڵبەت لەوانەیە ئەوانیش ئەگەر بدوێنی بەشێک لە گلێ و کەم و کوڕیان هەبێ سەبارە بۆی کارمەندی پێویستیان ئیمکانەتی باشیان نییە ستافی پێویستیان نەوەی کە سەر تاپە هەموویان بخەنە ناو پرۆسی چاکسازیەوە بەڵام بڕام وایە کە هەمووی پێشوازیکی باش دەکات لە پرۆسی چاکسازی و لەو پرۆژانەی کە ڕێکخراوەکان با بڵێن توێژەرەکان یاخود مامۆسایانی یاخود هەر ئەندا پەڕەمانێکی بەڕێزکەی سمینارێک لە شوێنان ئامادە بکە بڕام وایە پێشوازیکی باشی دەکەن و بە خۆشحاڵی ئەو گرفت و کێشانە کامانن کە لە نێو چاکسازیەکاندا هەن و تا ئێستاش چارەسەر نەکراون ئەوەی کە من ئاگادار بم و ئەوەی کە لە نزیکەوە ئاگادار بم و ئەوەی کە ئەشی بیسین لە راپۆرتەکانەوە لە ڕێگە ڕاگەاندنەکان و ئەوان باسیەکەن ئەوەیە کە ڕاستی ئەوان ستافی پێویستیان نییە بۆ بەجێگادنی پرۆسی ئیسلاح بۆیە بەداخۆی ئەڵەم کە ستانداردێکی عالمی هەیە لە جیهانە 12 سجن بۆ 20 سجن پێویستە توێژەرێکی هەبێ بەڵام بەداخەوەی کە من ئاگادار بووم و ئەو زانیارانی کە لە بەردەستی منە ئەو توێژەرانەی کە لەناو چاکسازیەکان ڕێژەیەکی بەرچاو لە سادراو هەیە توێژەرێکی بەسیتی با بڵێن توێژەرێکی بەرەکەی با بڵێن زیاتر لە 200 سجن و توێژەرێکی بەرەکەی کە ئەمە بەڕاستی بڵم نەک ئاسی ستانداردی عالمی هیچ لە ئاسی تەمۆحی ئەو کارمەندانە نییە بۆیە حقیقت ئەو گرفتەی کە ئەوان ڕوو لەوانەکە و بڵێن ئەوان بەدەستی و ئەناڵێنن کە من ئێستا وەکەوەی کە لە بری ئەوانیش ئەگەر قسەیەک بکەم شایدی بۆ ئەوان بەم ئەوەیە کە ئەوان توێژەری پێویستیان نییە و بڕی کورفەی مادەی پێویست کە بۆی کارەکانیان جێبەجێکەن ئەوان لە بەردەسانیە وە ستافی پێویستیان لە بەردەسانیە و دەستکراوەنین قانونی ئاساس بە شێوازێکی با بڵێن شازێکی کراوە دەستکراوی نەکردون لەوەی سەکەر هەچ کارێکی ئەوان بیکەن بۆیە
ئەگەر ئێستا سەدای ناو چاکسازیەکان بەشێکی زۆری لە وەرشەکان تەفعیل نییە کاران نیە چکۆ ئەوان بەشێکی زۆری پرۆسی ئیسلاح بە وەرشەکانە ڕوا باڵێن کتێبخانەکان بۆوانە بۆیە ئەوان ژەگەر بێنێ ئێستا قسەت بۆ جەناب بکەنەوە بۆ ڕاگانەکان بکەن بەشێکی زۆری ئەو گرفت و کەم و کوڕی کە هەیەن ئەوەی کە من ئاگادارم ئەمانن جا ئەگەر ئەوانە لەوانەیە ئەوان خۆشیان جۆرێک لە گرفتی تریان هەبێت لەوانەیە ئێمە درکی پێ نەکەین لە ئێستادا بەڵام ئەوەی کە زەق و ڕوونە ئەوەیە کە توێژەری پێویستیان نییە و مادی بڕێک باڵی کولفی پێویستیان نیە کە کارەکانی پێ بکەن و ستافێکی پێویست و کارانێ و قانون و یاستاش جۆرێک لە دەستگیرۆی کارمەندەکانی کردو کە ناتوان وەکو پێویست پرۆسی ئیسلاح جێبەجێ بکەن. زۆر باشە. ئەی گلەیی و داواکاری و گازندەی زیندانیەکان چییە؟ گلی و گازندەی هەڵبەت سادرا و کاتێک چێتە ناو چاکسازیەکانەوە جۆرێک لە گلی و گازندە کە سەبارەت بۆی کە ئەو قانونی یاسانە با بڵێن تا ڕادێک وشکە سەبارەت بە سادراوەکە و ناتوانێت جۆرێ مامەڵەیەکی باش با بڵێن شەو ڕۆژ بمێنێتەوە لەگە خێزان و کە سوکارەکەی خۆی یا ئەو ماوەی کە ئەڕاتە دەرەوە با بڵێن لە ماوەی 3 مانگە تقریبان 3 مانگێکە کە ئەچێتە دەرەوە بۆ ماوەی هەفتێک ئەو کەمە بۆ سادراوە سادایەکی زۆر گلەیی لە وەزع هەیە هەفتێک زۆر کەمە ئەوان داواکەن کە زیاتر بێ لەبەرەوەی گە من باش بووم پابندی ڕێنماکەم بە هەفتەیەک نەبێ با 10 ڕۆژ بێ با بڵێن 15 ڕۆژ بێ بۆیە ئەوانیش بەڕاستی گلیان لە قەڵەباڵغی ناو چاکسازیەکان گلیان لە شوێن و لاوانێ تا ڕادێ شوێن و مەکانی خوانە بێ جۆرە گلیان لە یاسا و قانون و برگەکانە هەبێ بۆیە بەشێکی زۆری ئەو سادراوانش گلیان لەو حاڵەیە کە ئەوانتیاتی واخود ئەوەی کە جنابەت باسی ئێمە لە ڕابردووە لە ماوەکانی پێشەوە باسمان کردەوەیە کە ڕێژێکی ماوەیەکی زۆر لەوێ باشە و پابندی ڕێنمایەکانە و سود ناتوانێت سودمەند بێ لە هیچێک ژوە ناسوانە هیچ حکمێکی بۆ کەم کاتەوە بۆیە ڕاستی عقوباتی بەدیلێک کە دووبارە باسی یەکەینەوە لەوانەیە بڵم بەشێکی زۆری گلەیەکانی سادراوەکە لە ناو چاکسازیەکانە با بڵێن بنەبڕ بکات و نەهێڵن. زۆر باشە. لە زۆربەی وڵاتان و نزیکترینشان ئێران زیندانی مافی ئەوەی هەیە کە لە هەفتەیەکدا لە مانگدا شەو ڕۆژێ منداڵ و خێزانەکانی لە لای بمێنەوە لە شوێنێکی بۆ منە سەر بەخۆدا لە ژوورێکی سەر بەخۆدا لە گرتوخانەکان یا لە چاکسازیەکانی هەرێمی کوردستاندا ئەم یاسای ئەم مافی زیندانی ڕەچاو کراوە. بەدڵنیایەوە ئەوەی کە من ئاگادار بم تا ئێستا چیوان نەبووە ئەگەر تاقو نەبوون منە ناو بەناو شتێکی وا ڕوویا بێ ئەوان ئاگادار نین بەڵام شتێکی وان نیە بۆ نمە بەشازکی منەظەم و ڕێکخراو بێ کە سادراوێک با بڵێن شەو ڕۆژێک لای کە سوکاری بمێنێتەوە چکە لە ڕاستیە شوێنەکانیان وەکو پێویست نییە تۆ کاتێک کە سوکاری سادراوێک گێتە ئەو شوێنێکە ئەمێنێتەوە ئەمە پێویستی بە ئەمن و ئاسایشەیە پێویستی بەوەیە کە کەسێک سەرپەرشتی بکات پێویستی بەوەیە کە ڕەچاوی ژیان و گوزارانی ئەم کەسە بکە پێویستی بە شوێنێکی تایبەتێ بم کەسە بڵان ناکەم تا ئێستا لە ناو چاکسازیەکان من شتێکی وام نەبیست ئەمە شتێکی باش و گونجاوە ئەگەر هەبێ بۆ نا یعنی بە تایبەت ئەو سادراوانی کە حکومەکانیان زۆرە و ناتوانن بگەڕێنەوە بۆ ناو کە سوکار و مادەکانیان شمولناکە بۆ ئێمە من بۆ خۆم لێرەوە پێشنیارەکەم بۆ حکومەت ئەگەر زیاتر لە شەو ڕۆژێکی بمێنێتەوە با بڵێن هەفتێکیش بمێنێتەوە لەلایە تاو کاتێک ئەوان نتوانن ینی بتوانن سەرپەرشتی ماڵوماتەکە هاتنی کە سوکار و خێزان و منداڵی بۆ لای زیندانی تۆزێ قورس و بۆ منە مای ئەوە بێ کە لەسەر حکومت زۆر دەکەوێت لە ڕووی دابینکردنی شوێن و خواردن و کۆمەڵشتی دیکە بۆچی حکومت و لایەنە پەیوەندیدارەکان بیان لەوە نەکردوتە کە زیندانی کە کەسی ئەوەی کە لە چاکسازەکاندا هەیە ئەو بنێرێتەوە نێو کە سوکاری بەڵام بە کەفیل و بە زەمانەت بەڵێ بەدڵنیایەوە ئەو یاسای هەیە ئێستا لە ناو چاکسازەکانی هەرێمی کوردستانی خۆمانە جێبەجێ دەکرێت بەشێکی زۆری مادەکان بەداخەوە هێشتاش هەندێک مادەەوەی لەوەی 405 و 406 و هەندێک مادە 402 400 هەندێک مادە هەن کە بەداخەوە ئێستا ئەوان شمولیش ناکەن لە هەمان کاتە ینی ئەوەی من ئاگادارم و ئەوەی کە من بیستمە گلیان هەیە لەسەر ئەوەی کە ئەوان سڵحیشان هەیە با بڵێن ئاشتەواییشانی کێشەکان نێ شمول ناکەن بەڵام بەشێکی زۆری سادراوەکان خۆشبەختانە سودمەندن لەسەر ئەوەی کە لە ماوەی 3 مانگە با بڵێن لە ماوەی 3 مانگ کە تەواوی کرد حکومەکە ئەوش طبعا بە قانونی یاساوی کە بەڕێز باسی کە بۆ ڕێنمایی کردێتەوە لە ماوەی 3 مانگە توانێت ماوەی هەفتێک بڕێتەوە بەناو کە سوکارەکەی و دوای بێتەوە بەڵام هێشتاش ئەمە لە ئاسی تومحی و سادراوانە نیە بۆ سادراوان داواکەن تەنها هەفتێک نەبێت زیاتر لەو ڕێژەیە بێ کە دەستنیشان کراوە با بڵێن 10 ڕۆژ بێ با بڵێن 15 ڕۆژ بێ با بڵێن 20 ڕۆژ بێ چونکە هەندێک حاڵەتەیە بۆ ئەو سادراوەکە لەبەرەوەی پابەندی ڕێنمایەکانە لەبەرەوەی تۆ بڕگە و یاساکانی بەسەر جێبەجێ دەکرد لەبەرەوەی کە ئەو ئەچێتە ژێرباری ئەو بڕگە و یاسانە 7 ڕۆژ نەبێت 10 ڕۆژ بێ 20 ڕۆژ بێ کێشەی کەوتۆ نە بۆ چاکسازەکان دروستەکە و نە بۆ حکومەتیش دروستەکە تەنها ئەوەیە کە سود و قازانجێکی زۆر بە سادراوەکە و بە کەسوکاری سادراوەکە ئەگەێنی. زۆر باشە. ئاستی خواردن و لایەنی تەندروستی و دەرمان بۆ زیندانی لە چه ئاستێکدایە بۆ من ئایا ڕەچاوی لایەنی دەرونی و زیندانیەکە کراوە کە لەوێت تۆ خواردنێکی باش لایەنی تەندروستی و دەرمانێکی باشی بۆ دابین بکەی؟ لە ڕاستیە لە ئێستادا لە چاکسازیەکانە بەدڵنیایەوە ئەوەی کە من ئاگادارم طبعا من بەو شازە بۆ یاڵم چکە لەوانەیە
ئەگەر خوان بدوێنیوانە شازێکی تر وەڵامی ئەم پرسیارانە بەرەم بەڵاز ئەوی من ئاگادارم بەڵێ مەڵبەندی تەندروستیان هەیە و ئەو سادراوانەی کە جۆرێک لە خواردن با بڵێن تەسەمومی پێ دەکەن یاخود با بڵێن تەندروستی پێ تێگەچێت یاخود ئەوانەی کە شەکرە و زەخت و شتیان پێ بەرزبێتەوە ئەوانە خۆشبەختانە لە ناو چاکسازیەکانە خواردنەکە بە وشکی دەدێتە سادراوەکە خۆی دروستیکە لە ناو ژوورەکەی خۆیان و بۆ ئەوی کە زوعفاتی کەمتر بێ و بۆ ئەوی تووشی کێشە نەبێ خواردنەکە ئەدرێ بە سادراوەکە خۆی لەناوە خۆی دروستیەکە بە حەزی خۆی زۆر جار هەیە ئەوی من ئاگادارم ینی بە سپاس و ئەمە بۆ بەڕێوەری چاکسازیەکان و بۆ کارمەندی چاکسازیەکان ئەو خواردنەی کە سادراوەکەی هەوێ داوای کات بە شێوازی ئوسوڵ و قانونی ناو چاکسازیەکان داوایکە لە دەرەوە و یەک سادراوەکە خۆی هێنێت برد بۆ شێوازە ڕێنمانەی کە خوان هەیەە یە بە سادراوەکە ئەدرێت و سەپەرشیەکە بۆی بەدڵنیەوە ڕەچاوی لانی دەرونی سادراوەکە کراوە و ڕەچاوی لانی تەندروستی سادراوەکە کراوە بۆیە لە ناو مەڵبەندی لە ناو چاکسازیەکانە مەڵبەندی تەندروستی هەیە و دکتۆری دەرونی بەڕێسە لەوێ هەفتانە سەرپەرشتیانەکە و هەر سادراوێ هەر گرفتێکی بێ لە ڕوو دەرونی کۆمەڵاتیەوە زۆر جارێگر بە کارمەندەکان ژەکرێ خۆشبەختانە مافی مرۆڤ ینی زۆر چالاکە لەم پرۆسە ینی بە تەلەفۆنێک سادراوەکان مافی مرۆڤ سەردانی ئەو شوێنانە ئەکەن و بەدەچوون بۆ کێش و گرفتەکانەکەن بۆی لە حاڵەتێکەوە ئەگەر با بڵێن کەمتر خەمێکە بژی لە شوێنەکە یاخود ئاگاداربوونیکیش نەبێ لە شوێنەکە بۆیە مافی مرۆڤ ڕاستەخۆ سەردانی ئەو شوێنەکە بەڵام خۆشبەختانەوەی من ئاگادارم بەشێکی زۆری ئەو داواکارانی کە سادراو داوایەکەن ئەگەر لە چوارچێوەی ڕێنەمایەکانە بێ ئەبێ لە چوارچەوەی ئوسوڵ و قانون و یاساکانی ناو چاکسازیەکانە بەدڵنیاوە بۆی جێبەجێکرێت و بۆی فەرەحەم دەکرێت. زۆر باشە چ کاتێک یا چ شتێک دەبێتەوە کاریەوەی کە سزادراو یا زیندانی بەش بە یەکجاری بەبێت تەواوکردنی حکومەکە و کاتی زیندانیەکەی لە زیندان بچێتە دەرەوە تەنها ئەو حاڵەتە گەر ببێت ئەویش لێبوردنی گشتی یاخود لێبوردنی ئەی نەخۆشیەکی درێژخایەنیان بوونە ئەو شتێک کە لە کوردستانە پێ دەگوتێت جەڵدە و نازانم جۆرێ لە بێئاگایی و نەخۆشیەکی واکە هیچ هینێکی ئەوەی نەبێت کە تۆ جارێکی دیکە مرۆڤ ساغ بێتەوە بچێتەوە نێو کۆمەڵگەکەی. من ئەوەی ئاگادارم لە ڕاستیە لەوانەیە لە ڕووی قانونی و من ناتوانم وەڵامێکی پێویست بەمەوە چکە بەڕاستی ئەوە لەوانەیە تا ڕادێک پرسیارێکی قانونی بێ نەگەوەی کە بۆ پرسیارێکی کۆمەڵاتی بەڵام هەر لە بەجێ پرسیارەکەت هەر بەجێ لەگەڵەوەشە بۆی ئەوەی کە من ئاگادارم کاتێک کە سادراوێک حکومە درێ خرێت ناو چاکسازیەکانەوە ئەبێ حکومەکە خۆی تەواوکەتەن هەر لەو حاڵەتانە نەبێگەر با بڵێن لێبوردنی گشتی یاخود لێبوردنی تاک یاخود ئەگەر لەو حاڵەتانە بێ ئەگەر بزەبت من تەنها ئەو جۆرەم بیستۆکە بە لێبوردنی گشتی لێبوردنی باڵێن تایبەت سادراوەکە بتوانێت حکومەکەی خۆی تاویژ نەکرد بچێتە دەرەوە بەڵام وەکو ئەوی ئاگادار نیم لەوانەیە هەبێ لەوانەیە و بڕگەی هەبێ کە بە شازێکی تر با بڵێن لە ڕێگەی حاڵی دەرونی تێکچوو بێت یاخۆ با بڵێن کێشەیەکی هەبوو بێ یاخود با بڵێن تووشی نەخۆشیێکی درێژخان بوو با بڵێن جۆرێک لەو نەخۆشانە ئاگاداری ئەو بابەتە نیم بەڕاستی من بەس ئەوەی کە ئاگادارم لە ڕێگەی لێبوردنی تایبەت و لە ڕێبوردنی گشتیەوە سادراوە توانێت سوودمەند بێ لە چونە دەرەوەی بەناو کەسوکارەکە. زۆر باشە مامۆستاسیار من شتێکی وام نەماوە کۆتا قسە و پەیامی جەنابەت شتێک من نەمپرسیوە پێویست کا جەنابەت ئاماژەی پێ بکەیت. من لە کۆتایە تەنها داوا لە ڕاگەاندنەکە بەڕێزەکانەکەم بۆی جەنابەتەن دەستخۆشیتان لێکم بۆ سەرجەم ڕاگەاندنەکان کە گرنگێکی زۆر تایبەت بن بە چاکسازیەکان لە ڕاستیە چووکە فیئەیەکی تا ڕادێک دابڕاون فیئەیەکی تا ڕادێک بەڕاستی ینی پێویستیان بە هاوکاریە پێویستیان بە یارمەتیە پێویستیان بە لالێکردنەوەیە پێویستیان بە مڕاعاتی دەرونی کۆمەڵاتی و سایکۆلۆژی هەیە بۆیە داوا لە حکومەتی هێرم دەکەم لێرە و تکای یەکەم کە عقوباتی بەدی لە بخاتە بواری جێبەجێکردنەوە و لە چاکسازیەکان بکاتەوە لە ڕاستیە بۆی ئەو سادراوانە لە ڕێگەی عقوباتی بەدیلەوە لە ڕێگەی زیادکردنی ئەو ئیمتیازاتە لەو چاکسازیەکانەوە لە ڕێگەی ئەوەی کە بتوانن مۆڵەتیان بۆ زیادکە لە ڕێگەی ئەوەی کە با سادراوی کاتێک کە باش دەبێت کە ڕفتاری باش دەبێت پێ هەڵسەگاندن سوودمەند بێت لە لابردنی حکومەکان بۆی هیوادارم حکومەتی هێرم و ئەندا پەرلەمانە بەڕێزەکان جوودێکی باش بکەن لەسەرەوەی ئەو یاسا و قانونانە هەموارکەنەوە دەرفەت بدرێ بە سادراوەکان لە دەرەوەی چاکسازیەکانە سزاکان بەسەر بەرن و بگەڕێنەوە ناو کەسوکارەکان و بە شازێک سەرپەرشتی خێزان و ماڵ و مناڵەکانی خۆیان بکەن. سپاسانەکەم. زۆر سپاس بە بەڕێز هەستیار عەلی توێژەری دەرونی کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز بوویت. زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بەیەگەشتنەوەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.